کوکی گلو لدور روکان دنباش لدور کشتن اویدادوری زانیرین و سڵاو لەبێ وا دیارە کاژمێر هەشتی بەیانی ئەمڕۆ بوو وا دیارە ئەو دادوەرە کە سەرۆکی دادگای حەویجەیە کاتێکە لە ماڵەکەی خۆیەوە ئەوێ بڕوا بەرەو دادگای کەرکووک بۆ داوامی ئاسایی خۆی لەلایەن چەند چەکدارێکەوە دەستڕێژی گولەی لێکرێ دەست بەجێ سێ پاسەوانی کە بەنەتەوە کوردن پاسەوانەکانی یان لە دەسەدەن ئەوە دادوەرەکە خۆی بە سەختی بریندارە بێ دوای ئەوەی کە ئەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی کەرکووک یاخود بۆ پزیشکی دادوەری لەوێ ئەویش لە نەخۆشخانە یانە دەسەدا ئەمە بۆ زانیاری زیاتر بەڕێوەبەری نهێشتنی تاوان لە پۆلیسی کەرکووک عقیت ڕەزوان شکورمان لەگەڵ کاک ڕەزوان دەستڵاو لەبێ سەرەتای ڕووداوەکە چۆن بوو و تا ئێستا گومانەکان لەسەر چین ئەم بەیانێ بەداخەوە کاتژمێر دەوروبەری هەشت لە کاتی چوونی بۆ دەوامی فەرمی خۆی بەڕێز دادوەرە ئیبراهیم خەمیس لەیف لە نزیک ماڵەکەی خۆی بەزەرێژی گولە درا و سێ پاسەوانەکەی لەوێ شەید کرا و خۆشی دوای گواستنەوەی بۆ خەستەخانە بەداخەوە لەوێش ئەوش کۆچی دوایی کرد لێکۆڵنەوەکان بەردەوام بەڵام کارێکی تیرروستیە و کابرایە کار بەردەوام کاری شاشی کردو بەردەوام چاوپۆشی نەکردووە لە تیرۆرستوان هەر بڕیارێ کات پێدەژێر دەسی پێشترش لە قەزای حەویجە دادوەری یەکەم بۆ ئێستاکەش لە لێرە کەرکووک لە هەمان کات لە هەمان پۆستی خۆی داوامەکە وەکو محکەمەی حەویجە. کاک ڕەزان پێتان وایە کەمە پەیوەندی بە گروپە چەکدارەکانەوە هەیە بە تایبەتی گروپی چەکداری داعش چونکە لە ماوەکانی ڕابردوو ئەوانەی کە بەرپرس بوونەوە پۆستیان هەبوو بە تایبەت دادوەرەکان لە حەویجە و هەڵاتن بۆ کەرکووک تا چەند پەیوەندی هەیە بە چەکدارانی داعشەوە حتمما ئەوان ئەمە ناتوانین 100% ئێستاکەینەکان بدەین ڕەنگە زوو بێ بۆ ئەو پرسیارە وەڵامی پرسیارەکەت بەڵام حتمما ئەمە ئیشی تیرۆرستانە ئیتر بەکرێ خەڵکیان بەکرێ گرت بێکی خەڵکێک کەسوکاری حکوم درابێت لەسەر تیرۆست احتیمالە چکم هەمویان ئێستا ئاوارە بوونە لە کەرکووک و ڕەنگە بە ئاسانیش زەفەری بەو قازیە بەرن. کاک ڕەزوان ئەو چەکدارانی کە دەستڕێژی گولیان لیان کرد نازانرێت بەرەوکوێ هەڵاتون و هیچ زانیارێک لەسەر ئەو چەکدارانە نییە کاتەکە زوو بووە ئەوانش کە لە ناو حادیسەکە بوونە بەداخەوە هەمویان جیان لە دەستدا شاید حاڵێک نییە بڵێ سیارەکەمان بینی و یان چێن دوازانیاری ئێستا لەسەر ئەو چەکدارانە چین لێکۆڵینەوە بەردەوامە و فەریق عەمەلێکیش تەشکیل کراوە ئینشاڵڵا بە زووترین کات دەگەینە ئەنجامی لێکۆڵینەوەکان. سپاس بۆ ڕەزوان شکور بەڕێوەبەری نهێشتنی تاوان لە پۆلیسی کەرکووک هەکارە گەڕێمە بۆلات ئەمە ئەوەش باسکام لە ماوەکانی ڕابردوو ئەو بەرپرسانەی کە پۆستی باڵیان هەبوو لە حکوومەتدا بە تایبەت پارێزەران و دادوەران لە قەزای حەویجە و هەڵاتن بۆ شاری کەرکووک چونکە بەردەوام هەڕەشی ئەویان لێکرا ئەگەر بێت و بەیعەت بە چەکدارانی داعش دەدەن ئەوە هەوڵی کوشتنیان ئەدرێت. بەلەروکان بار زانیاریکردنی سەبارەت